بەڵێ دێنەوە سەر بابەتی گرنگی ئەمڕۆ کە کردنەوەی ئەلوەی هاوچەرخی دهۆکە جگە لە گرنگی بەرهەمهێنان و کشت و کاڵکردن لە ناو ئەلوەکەدا لە هەولێر بێگومان سنتەرێکی توێژینەوەی زۆر گرنگ و کاریگەریش دەکرێتەوە کە زیاتر لە 120 کۆمپانیای جیهانیش بەشدارن تایە. ئێمە بۆ مەبەستە میوانداری سامی ئەتروشیمان کردووە کە ئەندامی بۆردی کۆمپانیای گرین ئێسلاندا. بەخێر هاتی کاک سامی. زۆر سپاس. زۆر سپاس. باسی بەگشتی هەم لە پاکێجەکەی هاوکارمان ڕێناز دەرکەوت ئەو ئەلوە هاوچەرخەکە لە هەولێرە کرێتەوە گرنگیەکەیمان کرد، بەڵام پێمان خۆشە تۆ زیاتر گرنگی ئەو ئەلوێمان بۆ باس بکەیت. زۆر سپاس بۆ دەرفەتە سڵاوەڕێز بۆ بەڕێزت و کوردستان 24 بەگشتی بینەرانی و بیسەرانی. بەڕاستی مۆزوعی ئەلوەی هاوچەرخی هەولێر ئێمەی عێراقی و کوردستانی هەموو جار بە ناوی ئەلوەی دادەنین، بەڵام بابەتەکە زۆر لە ئەلوەی گەورەترە کە بەڕسمی ناوی سنتەری دابشکردنی خۆراکە لە هەولێر دەکرێتەوە. ئەو سنتەرە کە خلالی چەند ساڵی ڕابردوو دروست کرایە وەکو بڵێن دوکانەکان و مەخزنەکان و هەمووی دروستە، دەمێنێتە مۆزوعی ئەلوەی کۆنی هەولێر هەمووی نەقل بکرێتن بۆ ئەلوەی هاوچەرخی هەولێر. بەڵام ئەوەی کە بابەتی ئەوڕۆ بەڕێز دکتۆر محەممەد شکریش هاتبووکو سەرروکی دەستەی وەبەرهێنان سەردانی پرۆژەکەی کردبوو، چونکە بەتیبار ئەو پرۆژێکی وەبەرهێنانە، یعنی ئەستی پرۆژەکە پرۆژێکی وەبەرهێنا وەرمانگرتی وەکو کۆمپانیا ئەو بڵێن ئەو چەند بەشەمان دروست کردیە. بەشی هەرە گرنگی کە ئێمە باسی دەکەین ئەگەر لە بیرمان بێ پێش هەفتەیەک بەڕێز سەرۆک حکوومەت لە دهۆک بوو، بەڕێز وەزیری کشت و کاڵ باسی شۆڕشێکی کشت و کاڵی دەکرد. شۆڕشی کشت و کاڵی چۆن دروست دەبێتن دەبێت ئەتو بالفعل وەکو بڵێن کەلتور و سەقافەت و وەکو معریفەتی دروستکردنی کشت و کاڵی سەردەمانە بینێ پێش ئەوجا بڵێن شۆڕش دەست پێ دەکاتن. ئێمە بۆیە هاتین بە گرنگیمان زانی سنتەرێکی توێژینەوە دروست بکەین لە هەولێر کە ئەو سنتەری توێژینە نەک تەنیا لە هەولێریە بەشکەم حتا اتفاقمان کردیا ئەوە دەبێتەوە وەکو دەستە خوشکی سنتەرێکی هەمان شێوە لە هۆڵەندا هەیە. ئێمە ڕێککەوتینە لەگەڵ ئەوان کە هەمان تەکنۆلۆژیا و هەمان پێزانین و علم و ئەوانەی کە لەوێ هەیە بین کوردستان وەکو هەولێر بێتە ئەو سنتەرەیە. ئەوجا ئەو سنتەرەیە چەندین بەشی بەخۆی دەگرێتەوە. یەکێک لەوانە سنتەری توێژینەوەیە بۆ کشت و کاڵ بەگشتی، نەک کشت و کاڵی بڵێن گشتی کوردستانە، نا تایبەتمەندە بە مۆزوعی گرین هاوزەکان. گرین هاوز یعنی چی؟ یعنی خانووی پلاستیکی یان شوشەیی کە دروست دەبێتن بڵێن کشت و کاڵی لێ دروست دەبێتن بە تەکنۆلۆژیای سەردەمانە. باشە ئەتوانن ئەزمموی وڵاتانی هەتا بەشدار لەو ئەلوەیەوە لەو سنتەرەیە بهێنە هەرێمی کوردستان؟ بەڵێ لە چ ڕێگەیە مەبەستمان ئەوەیە جارێ هاتین یەکەم جار دوو نمونەمان دروست کردیە کە بەردەوام نمونە دروست دەکەین. نمونەیەکی خودی هۆڵندی ئەکو بڵێن تەکنۆلۆژیەک هۆڵندیمان هێنایە زۆر گرانە، تەمان تەکلیفەی زۆر گرانە لەسەر جوتیاری ئێمە زەحمەتە قورسە ئەو پارەی هەبێتن بۆ بڵێن ئینڤستی بکەیان بڵێن استثماری تێدا بکاتن. بۆیە ویسمان چەندین بابەتی جیاواز بێنین، هۆڵندیمان هێنایە، فەرەنسیمان هێنە، تورکی دێنین، ئەوانە هەمووی وەکو نمونە عەرزی دەکەین جارێ وەکو ئەوە تا وەکو بڵێن هەر کەسی حەزی لە وەبەرهێنان بێتن لە مۆزوعی کشت و کاڵ چ وەکو جوتیاری خۆمان بێتن یان تاجرێکە یان شەریکەیەکە بۆ هەمویان ناکرێت هەمووی بچینە هۆڵندا و ئیتالیا ئەوانە بێنن. ئێمە ئەو نمونە هەمووی دێنن لە هەولێر دادەنین. بۆیە ئەو سنتەرەماندانە هەم وەکو گوتمان لێکۆڵینەوە دەکاتن، هەم شەریکاتی هۆڵندی اتفاقمان کردیە لەگەڵی تا ئێستا 106 شەریکی هەیە و بەرەو بزیادیشە لە هۆڵندی، لە فەرەنسی، لە ئیتالی، لە ئەسپانی، لە حتا تورکی ئەوانش دێنین وەکو نمونە. ئەوە چییە؟ هەمویان ئیشیان لە بەشی کشت و کاڵی گرین هاوزەکانە، یعنی کارەکانیان دەست پێ یەکەن. مانگینۆ افتتاحی ڕسمیە ئەو بەڕێز دکتۆر محەممەد هاتبوو وەکو بڵێن بزانی گەیشتە چ مەرحەلەیەک چ ئاستێک. ئەو پرۆژەیە تقریبان گەیشتە مەرحەلەی کۆتایی بە نسبەت گرین هاوزەکان. خانووی شیشەی کە ئێمە خانوویەکی پلاستیکیمان دروست کردیە، هەفتەی داهاتوو دەست بە چاندنی دەکەین. ئەو چاندنەی ئەوش حەزەکەم ئەوە بێنمە پێش کە خەڵک باسی خانووی پلاستیکی دەکا ئەوە دێتە پێش زۆر لە کوردستان دەبێنی ئەوەی کە خیاری لێ دروست دەکەین زۆر 2 مەتری و نیوە 2 مەتری بەرزە، ئەوە هیچ علاقەتی بەو خانووە نینە کە باز دەکەین. ئەمە بە شێوەی ستانداردی جیهانیە؟ بالضبط ئەوە کوالەتێکی چۆنە یاخۆ بڵێن شێوازەکەی چۆنە؟ بالضبط مەوزوعی ستاندەرد جارێ ئێمە هاتین اتفاقمان کردی حتا دیسان لەگەڵ بازاری ئەوروپی لەگەڵ هۆڵندیەکان ئەو گرین هاوزە کە دروست دەکەین ئینتاجەکەی ئەگەر لە عێراق نەفرۆشرێتن یەکسەر بیبینە ئەوروپا
واتە ئەو مواصفاتی کە تێدایە دەبێ بە مواصفاتێکی جیهانی بێتن کە بە کەڵکی بازاری ئەوروپی بێتن ئەوجا بۆیە یعنی تەکنۆلۆژیاکەی کە پێدەوترێتن هایدروپۆنیک بە شێوەیەک ئەتوو بڵێن ئەو تەماتە هیچ خاکی پێویست نییە لەناو خاکی دروست ناکرێتن و زۆر ینی وەکو بڵێن قازانجی بڵێن هەیە لە زۆر بوارێک نەمەوزۆی بەس تەکنۆلۆژیایە نەبەست تەنیا پارەیە و ئەنەم حتا سەیری بۆ نمونە بۆت بێنم یعنی 1 کیلۆی ئاو بە وەکو بڵێن ڕسێرچی دروستی هۆڵندای کرایە کە 1 کیلۆی بە تەماتە 1 کیلۆی تەماتە 1 لیتری ئاوی دەوێتن لە ناو گرین هاوزی بۆ دروستکردنی ئەمما لە هۆڵندای ئەگەر لە دەرەوەی گرین هاوزەکان بێتن 6 کیلۆی ئاوی دەوێتن واتە بۆ کوردستان بێتن بۆ هشکە دەبێنین یعنی 100 لیتری ئاو بۆ 1 کیلۆیە واتە ئەو گرین هاوزە چەندین بەشی لێدا هەیە جگە لەوەی کە بەرهەمی کوالتیکەی باشتر دەبێتن بەرهەمی زۆرتری دەبێتن ئەوجا مەبەستمان لە سنتەرەکە زۆر گرنگ ئەوەیە کە ئەو 106 شەریکە دێنین هەمویان بۆستیان دەدەینێ شوێنی دەدەینێ کە مەعرەزێکی دائیمی لە هەولێری هەبێتن نەکواتە ئەو ساڵی جارێک دوو هەفتەیەکیان دەڕۆژ بێنە ئێرە نەخێر ڕۆژانە دەبێتن کەراوە بێتن بۆ جۆتیار بۆ مستەسمیر کە دێتن دەوێت بۆ نمونە گرین هاوزێک دروست بکاتن کەسی هەیە توانای هەیە شەریکەیەک هەیە کۆمپانیای 2-3 میلیۆن دلاری هەیە دەتوانین لە گەورەکانی لۆ دروست بکەین بەس کەسی هەیە ئەوە بۆیە دەمانەوە بێتە شۆڕەشێک یعنی نە بەس تەنیا لە دەستی کۆمپانیایە بێتن جۆتیاری دەوێتن وەرە تو چەند پارەت هەیە بەشی چەندت هەیە دروستی بکەین احتیمالە بە بۆ نمونە 100,000 دلارێک لۆیان دروست بکەین دوو جۆتیار خۆن بیکەنە صاحب ئەو دەمای پاڵپشتێکی باشە بێ باشە بەڕێستامی ئێوە گەشت بینن بەوەی کە هەم ئەلوەکە و هەم ناوەندی توێژینەوە کەش پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە لە کاتێکەوە ئێواڵەن ئەو گرین هاوسانە کە دروستەکەن ئەتوانین بەرهەممان بنێرینە دەرەوە کەواتەوە گەشت بینن لەوەی کە پێداویستی ناوخۆم سۆگەرە بالضبط ئێمە بۆچی دەڵێن ناوخۆی مسۆگەرە ئێمە وەکو کوواڵەتی بازاری ئەوروپی ڕاستی گران دەکەوێتن چونکە هەندی تەکنۆلۆژیایەکی تایبەتی دەوێتن بۆ نمونە ئەوەی بەکاردێنرێتن پێویستی بە وڵاتەکانی جیهانی بێتن ئەو دەمای پارێکی زۆری دەکەوێتن بەس هەر جۆتیارێک دەوێت مەسەن بۆ محلی ئیش بکاتن تەمام ئەو بەشەش پیا دەکەینن کە بۆ محلی بۆ نمونە تەماتی ئێمە خیاری ئێمە بە شێوەیەک خەڵک داوا دەکاتن ئەوەی نییە ئەوەی لە ئەوروپا لە ئەوروپا بە جیاوازی دەوێتن طبعا ئەوش هەر دەبێتن لە بازاری ئێمەش دەفرۆشرێتن بەس بازاری ئێمە پێویستی هەندێکی تایبەتە بڵێن و ئەرزان بێتن بۆ نمونە بەس چاک بێتن کوالتێکی هەر دەبێ وا بێتن مشکلەی جۆتیاری ئێمە بڵێن ئینتاجەکەی هەمووی زۆربەی زۆری فڕێ دەدرێتن بینیمان لە شووتی بینیمان لە خیارمان بینیە خەڵک فڕێ دەداتن چونکە ئەوەنە زۆر پیا دەبێتن نازان چی لێ بکەن نه ئێمە دەزانین چی لێ بکەین بەشی محلی دەفرۆشین ئەو بەشەکەی دەبینە دەرێ ئێستا دیسان تەنسیقمان هەیە ئیش لەسەر مەجموعەیەکی شەریکاتی ئیماراتی دەکەین خەلیجیش نەک بە تەنیا بۆ ئەوروپا واتە دەرگای زۆرمان دەبێتن بۆ فرۆشتنی ئەو بەرهەمەی کە لە گرین هاوزەکەن بۆ هیواین کە من مژدەیەکی خۆش بێ بۆ جوتیاران بەڕێسامی ئەتروشی ئەندامی بۆردی کۆمپانیای گرین ئێسلاند لەگەڵمان بووی هەڵبەت پرۆژەکە هەندێک گەورەیە قسەی زیاتر هەڵاگرێ بەڵام دەرفەت هەر ئەوەندەیە ئینشاءالله لە کاتی دەستپێکردنی ئێمە بەردەوام بین لەگەڵتان زۆر سپاس دەکەم بەوە دەرفەت.